پارتی دموکراتی کردستان سووریا گەلێکی ئاماجە و اهتیمامی دەکە بە ئەنجومەنی نیشتیمانی کوردی هەروە ڕساب هەمی هێزێن سیاسی و پێک هاتن ئەنجومەنێ بتەوە چ سەر بخۆی خۆچ تەنسیقیاتەوە گۆمکار بن بریارێن ئەنجومەنێ وەکو شێوازیکی هێژا و هەڤبەشت ناومەدا ئەو ببێ گوتناوان دوو هەلسەر ڕاگەیاندنێ گە پارتی دموکراتی کوردستان هەیمەنێ سەر ئەنجومەنێ دکە و بریاران دەستین و سەر ڕاگەیاندنێ بە تشتێکی نەوەییە جێ داخەیە بەرەو واژیوێ مڵاتێمە تەفدە و پێکاتی ئەنجومەنێ تەف دەتزانن پارتیەوێ یان سەربخۆیەوێن زانن گۆ پارتیا پێشڤەڕوو ئەو عرقەلات خێندوری ئەنجومەنێدا بریارێن ئەنجومەنێ تاقتیل دکە بریارە جوینە ئەنجومەنێ تحولینە ئەمانێ تحولین جوینە ئەحزابە جوینە ئەحزابە تەڤە و ناخاسم دەرباری پێشمەرگەی ڕۆژاوادا پارتی دموکراتی کوردستان سووریا خواست چەند جارێکی جوینە ئەنجومەنێدا مەخواستیە گۆ ئەنجومەن تەبەنیاوە پێشمەرگا بکە تەنێ نەڕازی پارتیا پێشڤەڕووە دەبێژێ ئەم نزان کینە و ئەم نکارن جهتکی تەبەنی بکن کە ئەم نزان چاوە و معلوماتی مەرسەرتنانە جوینە ئەمانێ دەژی و جوینە مەجلسێ دەژی و جوینە ئەحزابا دەژی هەر سێ جوینە تەنێ هەڤالێ تەق پێشڤەڕوو ئیرۆ مامۆستا حەمید دەرویش بێژە وەڵا مخواستیە سەرۆک گۆ پێشمەرگەی ڕۆژاوا دەرباسی کوردستانە سووریا ببن تشتێکی ئەو تەنێ معارضن ئەسڵەن وجبەرچە حتان ها ئەنجومەن نیشتیمانی کوردی تەبەنیا وان کوڕێ منە بخوازدانە عالیکی پەروەردە بوونن سەر ئەساسێکی نەبێ بە ئەدات دەستی حزبەکی دیژە حزبەکی پەروەردە بوونن کوردستانێ شێوازێکی گەلکی چاک و چالاک و هێژا گە بەڕەوانیت بەرملک و مال و سامانێن وڵاتی کوردستانە سووریا دەبکەن وما گوهداری لێ هەیە و گەلک اعتیبار دکن ئەو پێشمەرگەی ڕۆژاوای پارتی دموکراتی کوردستان سووریا لێمە گوتیە برای ئەنجومەن نیشتیمانی کوردی بن ئەنجومەن نیشتیمانی وان تەبەنی بکە وەکو شێوازێکی بەرفرە پشتەوانیە بێ لایەنگر بن ji بۆ کاربن تشتێکی هێژا بکەن وڵاتی مەرە خزمەتێکی بکەن پارتیکی بێ واگوتنێ ها بەرەو واژی و قەراراتی ئەنجومەنێ بەرەو واژی ئیستثمار بکرد ئەجندەی حزبیدا و بەحسا ئەنجومەن پارتی دموکراتی کوردستان سووریا بکە و هەلوێستاوێ ئەڤەیە تشتێکی نەڕاستە جێڕەدەیە حەقیقات ئەم دخوازن ئەنجومەن نیشتیمانی کوردی ئاکتیڤ ببێ فعال ببێ بەرفرەح ببێ پارتیەن هاتی هەلوێستا تەنێ یا پارتی دموکراتی کوردستان سووریایی گۆ چ کەسێ تەلەباخوا دایی ئەنجومەنێ بخوازە تەولی ببێ مانعە نەکریە و ئەم موافقن سەر تەڤانژی چ تەنسیقیات بن چ یەکیتیە ژنا بن چ پارتیەن سیاسی بن کومەلن کومەلا ئیزدیا بێ هەموو کەس ئەم تەنێ موافقن سەر تەڤە پارتیە دیتە هەنێک ژێ موافقن سەر هەنەکە نەموافقن سەر هەنەکە ئێمە وەکو پارتی دموکراتی کوردستان سووریا ئەم گەلکی گوهدان دەبینن و خورتی گۆ ئەف ئەنجومەن ئاکتیڤ ببێ بەرفرەحکردناوێ گوب تەولی بوونا چ کەسێک گۆ بخواز تێدە کار بکە